کەرکووک سیمینارێک ڕێکخراپ بوو یەکێک لە شاعیرە دیارەکان کە خاوەنی چەندین بەرهەمی جوانە ئەوی شاعیر عالیا میرزایە و بە تایبەتیش خوێندنەوەکان دەربارەی یەکێک لە بەرهەمەکانی ئەم شاعیرە بوو بە تایبەتیش خوێندنەوە بۆ کتێبی زەماوەندی سیمرخ کە باسوخواسی دەربارە کرا و لەلایەن شاعریشەوە چەند تێکستێک بە زمانی کوردی و بە زمانی عەرەبیش خوێنرانەوە. و چالاکیەکانی یەکێتی نووسەرانی کورد لەقی کەرکووک و بە هاوکاری ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆژ لە ژێر ناونیشانی زەماوەندی سیمرخ کۆڕێکی بۆ نووسەر و شاعیر عالیە میرزا ڕێخست. لە دەستپێکی کۆڕەکەدا دانا عەسکەر نووسەر و ڕۆژنامەنووس قسەی لەبارەی کتێبی زەماوەندی سیمرخ کرد. پاشان نووسەر و شاعیر عالیە میرزا چەند پارچە شعرێکی بە زمانی عەرەبی خوێندەوە و دواتریش دەرگای گفتوگۆ لەلایەن ئامادەبووانەوە کرایەوە. بە زمانی منی ئامادەی نووسین بەڵام ئەم بە زمانی باسی کردووە. هەر ئەمەیە کە من لێرەدا چەند سەرنجێک ئەم ئێوارەیە بۆ ئەوە تەرخان کراوە کە پێناسەیەک بکرێ بۆ کتێبەکانم کە دوو کتێبن، یەکیشیان بە ناوی عورس فینیکس، ئەوەی ترشیان دقەکی شعریە کە شعرەکانم کۆ ئەکاتەوە بە ناوی 68 شەهوەتین بەیضا. هەردووچی بە زمانی عەرەبی نووسراوە، بەڵام عورس فینیکس تەرجمە کراوەتە سەر زمانی کوردی لەلایەن هاوڕێی دێرینم ئاوات محەممەد ئەمین و با بڵێن جەمال عیرفان، مؤسسەی جەمال عیرفان تەبعین کردووە و لە سلەیمانی بڵاو دەکرێتەوە و هەروەها کۆڕم هەیە لە سلەیمانی لە نهایەتی ئەم هەفتەیە. ئەو دوو دقە عورس فینیکس لە مصر تەبعم کرد و شعرەکان لە کەرکووک تەبع کراوە. وەکووتم من بە هەردووچی بە عەرەبی نووسیوە، بەڵام پلان هەیە کە ئەو کتێبانە بکرێ بە زمانی سویدی بە زمانی ئینگلیزی ئەوەی ڕاستی بێت.